الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی 23ەمە لە بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان. ناونیشانی ئەم ئاڵقەی 23ەمە بریتێ لە خۆراگری و پشودرێژی لەسەر ئازاردانی خەڵکو و بە چاکە پاڵپێوەنانی خراپەکانیان. ئەمە وەکو هەموو ناونیشانەکانی دی بەنووسین ئاسانە، بەڵام بەجێبەجێکردن و پراکتیزەکردن بەڕاستی زەحمەتی دەوێ و خۆراگری دەوێ و خۆعەزیەتدانی دەوێت و زەخت لە خۆکردنی دەوێت. مسلمان دەبێ لە مامەڵە لەگەڵ خەڵکدا، چکەمە هەمووی تەوەری چوارەم بریتێ لە مامەڵە لەگەڵ خەڵک بەگشتی، هەم مسلمانان بەتایبەت و هەم نامسلمانانیش کە لەگەڵماندا لە کۆمەلگاکەدا دەژین، یاخود لە هەر شوێنێکدا کە دەبین، تۆ لە نێو کەشتێکدا، لە نێو تارێکدا، لە نێو سارەیەکدا، لە شوێنێکی، لە هەر شوێنەکەی هەر کەسێک کە لە دەور و بەرتە پێویستە بە چاکە مامەڵەی لەگەڵدا بکەیت. جا ئەم ئاڵقەیەمان باسی ئەوە دەکەین کە دەبێ مسلمانان خۆڕاگر و پشودرێژ بن لەسەر ئازاردرانیان لەلایەنی خەڵکەوە و هەوڵدەن بە چاکە خراپەکانیان پاڵپێوە بنێن. ئەمە با تەماشا بکەین. لە سوورەتی ئیبراهیم عليه الصلاة والسلام لە ئاەتی ژمارە 12دا خوا سبحانه وتعالى لەسەر زمانی پێغەمبەران عليهم الصلاة والسلام، چونکە ئەو ئاەتانە تاکە شوێنێکن خوا هەموو پێغەمبەران دێنێ کۆیان دەکاتەوە و وتوێژ دەکەن لەگەڵ نەیارەکانی خۆیاندا، ئەوانیش هەمویان پێکەوە. تاوان پێغەمبەران عليهم الصلاة والسلام گوتیان وما لنا ألا نتوكل على الله وقد هدانا سبلنا ولنصبرن على ما آذيتمونا وعلى الله فليتوكل المؤمنون. پێغەمبەران عليهم الصلاة والسلام لە وەڵامی نایارەکان و ناحەزەکانیاندا کە هەمیشە زلەزل و خۆسەپێنەکان بوون، بە ناوی خەڵک و جەماوەرەوە قسەیان کردووە. بۆ خەڵک و جەماوەر نەهاتووە. خەڵک و جەماوەرەکە چامیان لە دەمی ئەوانە بووە کە دەستڕۆیشتوو بوون، کار بەدەست بوون، حکمڕان بوون کە بە زۆری ئەوانە بوون خۆیان سەپاندۆ لە ڕووی سیاسیەوە، لە خۆشگوزەرانیان کردووە و چەواشەکاریان کردو بۆ خەڵک. پێغەمبەران عليهم الصلاة والسلام بە بەرامبەرەکانی خۆیانیان کە زلەزلەکان بوون گوتیان وما لنا ألا نتوكل على الله، بۆچی پشت بەخوا نەبەستین، وقد هدانا سبلنا، کە ئێمەی ڕێنمایی کردو بەرچاوڕوون کردو بۆ ڕێبازەکانی خۆمان، واتە ئەو ڕێبازانەی کە ئێمە لێیانەوە خزمەت بە کۆمەڵگاکەمان دەکەین بە پێی بەرنامەی خوا. ولنصبرن على ما آذيتمونا، شوێنی مەبەستم ئەم ڕستەیە، ولنصبرن على ما آذيتمونا، بەلامی جەختکردنەوە، بەنوونی جەختکردنەوە، دوای بەنوونی جەختکردنەوە، ولنصبرن، بەلامی جەختکردنەوە لە کۆتاییشدا نوونی جەختکردنەوە، ولنصبرن و بە تەئکید یاخود سوێن بەخوا خۆڕادەگرین، خۆڕاگر دەبین على ما آذيتمونا، هەرچەند زۆر عەزیەتمان بدەن و ناڕەحەتمان بکەن، بەس ئێمە خۆڕاگر دەبین، پشودرێژ دەبین، نەبەز دەبین، کول نابین، شل نابین، پاشەکشە ناکەین. وعلى الله فليتوكل المؤمنون، بڕوادارانیش با تەنیا پشت بەخوا ببەستن. کەواتە ئەمە منطیق و لۆژیکی هەموو پێغەمبەران بووە عليهم الصلاة والسلام، کە خۆڕاگر بن، پشودرێژ بن لە بەرامبەر ئازاردانی نایار و ناحەزەکانیاندا. با تەماشا بکەین پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم لەو بارەوە چی دەفەرمێ. لە فەرمایشتێکدا دەفەرمێ المؤمن الذي يعاشر الناس ويصبر على أذاهم أفضل من المؤمن الذي لا يعاشر الناس ولا يصبر على أذاهم. ئەمەش ترمذی هێناوێتی و ابن ماجه، هەروەها بخاری لە الأدب المفرددا هەمویان هێناویانە. پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام ئەو بڕوادارەی کە لەگەڵ خەڵکدا مامەڵە دەکا، لەگەڵ خەڵکدا مامەڵە دەکا و لەسەر ئازاریشیان خۆڕاگر دەبێ، قسەی پێ دەڵێن، ئازاری دەدەن،
لەگەڵیدا خراپ دەبن بە شێوەی ناڕێک مامەڵە دەکەن ئەو خۆراگر دەبێت پاشەکشە ناکە باشترە لەو بڕوادارەی کە لەگەڵ خەڵکدا مامەڵە ناکا و لەسەر ئازار و ناڕەحەتیەکانیشان خۆراگر نابێت. ئەمە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم دوو جۆرە بڕواداری بۆ هێناوین. بڕوادارێک کە لەگەڵ خەڵک مامەڵە دەکا و تێکەڵ دەبێت هەڵسوکەوتیان لەگەڵ دەکا کە هەڵسوکەوتی لەگەڵ خەڵک کرد بە تەکید تووشی ئازاردران و ناڕەحەتکران هەر دەبێت بەڵام ئەو دێنێ خۆراگر دەبێت. بڕوادارێکی دیکەش کە لەبەر ئەوەی کرد ناتوانێت خۆڕا بگرێت لەسەر ئازاردران لەلایەن خەڵکەوە لەگەڵیاندا تێکەڵی ناکە مامەڵە ناکە دووریان لێ دەگرێت گۆشەگیر دەبێت. دەفەرمێ ئەوەی کە تێکەڵیان دەکا و خۆراگر دەبێت لەسەر ئازاریان باشترەوەی تێکەڵی ناکە. بۆیە ئێمە بەدەست خۆمانمان نییە گەر بمانێ مسڵمانی چاک بین دەبێت لەگەڵ خەڵکو و کۆمەلگا و دەوروبەرماندا مامەڵە بکەین تێکەڵ بین هەڵس و کەوت بکەین ئەنجا ئەگەر ئازار و ناڕەحەتیشمان بینی لیانەوە لە زمانیان لە دەستیان بە شێوەیەک لە شێوەکان پێویستە خۆراگر بین. بێگومان مسڵمانان لە کاتێکدا لە کۆمەلگایەکدا دەبن کە ئەو کۆمەلگایە لادان و تاوان و ناشەرعی و هەڵۆ پەڵەی تێدایە ناچارن یەکێک لە چوار ڕێیان بگرنە بەر یانەوە تا بارکەن ئەو کۆمەلگایە بەجێ بێڵن وەکو چۆن هاوڵانی ئەشکەوت خوالیان ڕازی بێ ڕۆیشتن کە لە وا پێرەچێ حەوت کەس بوون و هەشتەمیان سەگەکەیان بوو بێ کۆمەلگاکەی خوانیان بەجێ هێشت بۆ تەماشایان کرد کە گەر بمێننەوە ڕەنگە هەڵیان جێڕنەوە یاخود بەربارانیان کەن لە زیاتی ئەوە کە لە بەردەم ئەو دوو ئەگەرەدا خۆیان ببینەوە سەری خۆڵگرتنیان پێ چاکتر بوو یان دەبێت سەری خۆ هەڵبگرن مسڵمانانی وەکو هاوڵانی ئەشکەوت یان دەبێ ملکەچکەن بۆ ئەو زوڵم و ستەم و کوفر و فەسادەکە لە سەریان دەسە پێندرێ یان دەبێ بە زەبری چەک و بەهێز بە گژیدا بچنەوە یان دەبێ نەبەجێ بێڵن نەبەگژیدا بچنەوە نەببنە جوزئێک لە واقعە فاسیدە و بۆشی ملکەج بن بەڵکو هەوڵی گۆڕین و پاکسازی و چاکسازی کۆمەلگا و دەوروبەریان بدەن و خۆراگریش بن لەسەر ئازار و ناڕەحەتیەکان کە ئەوەی چوارەمە کە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام هەڵیان بژاردووە ئەوە تا دەڵێن وەلەنەصبیڕەنە عەلا ما ئاذەیتمونا هەرچەندە زۆر ئازارمان بدەن ئێمە دڵنیاتان دەکەینەوە بە جەختکردنەوە دەڵێین خۆراگر دەبین پشو درێژ دەبین و پێغەمبەری خاتەمیش صلى الله عليه وآله وسلم هەروای کردووە لە مەککە هەتا دەریان کرد هەتا ناچاری دەرکردنیان کرد 13 ساڵان لەسەر ئازار ناڕەحەتیەکانیان سەبری کرد هەروە هاوڵانیشی خوا لێیان ڕازی بێ هەندێکیشان لێ شەهید بوون وەکو یاسر و سومەیە و هەندێکیشان سەقەت بوون هەندێکیشان لەژێر ئەشکەنجەدا زۆر ناڕەحەت بوون وەکو عەمار و وەکو بیلال و وەکو کێوکێ بەڵام خۆراگر بوون هەتا دوایی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناچار بوو بەجێ بێڵێ ناچار بوو مەککە بەجێ بێڵێ هەر بۆیش لە کاتی کۆچیدا بۆ مەدینە ئاوری لە مەککەدایەوە فەرمووی سوێن بەخواتۆ خۆشەویستترین وڵاتی خوای لەلام ئەگەر قەومەکە دەریان نەکردبام واتە ناچاریان نەکردبام بەجێ بێڵم بەجێم نەدەهێشتیت ئێمەش دەبێ وەکو پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم وەکو پێغەمبەرانی دیکەی برای سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ خۆراگر بین پشو درێژ بین و سەرگەرمی پاکسازیکردن و چاکسازی تێداکردن و ڕاستکردنەوە و ئیسلاحی کۆمەلگا و دەوروبەری خۆمان بین ئەمە ڕێی ڕاستە ئەمە ئەوە کە تۆ بێنی بە زەبری هێز بەگشت کۆمەلگاکەتدا بچیەوە وەکو هەموو ئەو جم و جۆڵانەی کە سەریان لە پەڕگیری و لە تێپەڕاندنەوە دەرچووە ئاوایان بیر کردوێتەوە پێغەمبەران وایان نەکردو عەلەیهیمو السەڵات وەسەلام یان ئەوە کە تۆ بێنی کۆمەلگا بەجێ بێڵی بڕۆی وەکو کاتی خۆی تەکفیر و هیجرە لە میسر وایان کردووە ئەوە بەس هاوڵانی ئەشکەوت وایان کردووە ڕزای خۆیان لێبێ ئەویش دیارە کەم بوون لە خۆیان ڕانەبین و کۆمەلگاکان بۆ بگۆڕدرێ و دیارە زەبر و زەنگێکی زۆریش هەبووە لە سەردەمی حوکمڕانەدا کە هەڕەشەی مەرجی جدیان لەسەر بووە بۆیە خۆیان دەرباز کردووە هەروەها نابێ تەسلیمی واقعێکیش بکە واقعێکی فاسید و خراپە و ببی بە بەشێک لەو واقعە خراپە
بەڵ کەواتە مایەوە چارەسەری چوارەم کە بریتێ لەوەی بە پشودرێژی و بە خۆڕاگری خەریک بی بۆ پاکسازی تێداکردنی کۆمەلگا و چاکسازی تێداکردنی و لابردنی ناشەرعی و خراپەکانی و ڕازانەوە بە چاکەکانی و ڕاستکردنەوەی ئەمە تاکە ڕێی شەرعی ڕاست و دروستە کە هەموو پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام بە درێژایی مێژووی پێغەمبەران و بە تایبەت پێغەمبەری خاتەم پێغەمبەری کۆتایی محەممەد صلی الله عليه وسلم و هاوڵانی بەڕێزی گرتویانەتە بەر و بە درێژایی مێژووش پێشەوایان و زانایانی ئێمەش هەروایان کردووە هەشیان بۆ لە سزنی حکمڕان ستەمکارەکاندا گیانی سپاردووە هەشیانە هەر بە ئاشکرا کوشتویانە هەشیانە لە سزندا کۆچی دوایی کردووە هەشیانە زۆر تووشی ناڕەحەتی بووە و چەند ساڵ لە سزندا ماوەتەوە بەڵام ئامادە نەبوون کە نەتەسلیمی واقعەکە ببن بە بەشێک لە واقعە فاسیدە نە لەبەری ڕابکەن نەخۆشی لەبەر ڕاکەن بە زەبری هێز بە گژیدا بچنەوە بەڵکو مدارایان کردووە مداراژەوەیە کە تۆ هەوڵدەی واقعەکە بگۆڕی چاچی کەی زەخت لە خۆت بکەی بۆی مەبدەئەکان و دینەکەت بەرنامەکەت سەلامەت بێ بە پێچەوانەی مداهەنەوە مداهەنە نەرمکێشی کە خوا دەفەرمی وەدوو لەو تودهین و فەیودهینون ئەوان خۆزگە دەخوازن کە تۆ نەرمکێشی بکەی ئەوانیش نەرمکێشی بکەن نەرمکێشیشەوەیە کە تۆ زەخت لە بەرنامەکەت بکەی لە پێراوی سەلامەتبوونی خۆتدا بە تەکید هیچ کام لەو سێڕیانەی دیکە ڕاست نین و شەرعی نین بۆیە موسڵمان خۆ دەپارێزێلەوە و ئەوەی کە دەیگرێتە بەر ئەوەی کە وەکو گوتمان مدارا بکە و خۆڕا بگرێ و پشو درێژ بێ هەم دەستبەرداری بەرنامەکەی خۆی نەبێ و هەم دەستبەرداری کۆمەلگایەکەش نەبێ بە جیان بێڵێ تاکە پێغەمبەرێک سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ کە کۆمەلگای خۆی بەبێ مۆڵەت وەرگرتن لەخوا بەجێ هێشتووە یونوس بووە عەلەیهی سەڵات وسەلام کە خەڵکی نینەوای بەجێ هێشت ئەویش خوای پەروەردگار سزایدا لە سکی نەهەنگدا یاخۆ لە زاری نەهەنگدا زیندانی کرد هەتا گەڕایەوە بۆ لای خوا و پاچی بۆ خوا دەربڕی و خوای پەروەردگار لێی خۆش بوو و دەربازی کرد وفەرمووی لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين بێزگە لە تۆ هیچ پەرستراو نین پاچی بۆ تۆ من لە ستەمکاران بووم کە خوا دەفەرمی ولولا أنه كان من المسبحين للبث في بطنه إلى يوم يبعثون ئەگەر لە خوا بە پاکگران نەبوایە و خەتای لە ملی خۆی نەکردبایەوە پەشیمان نەبوایە بۆ لای خوا هەتا ڕۆژی زیندووکرانەوە دەمایەوە واتە لەوێدا ئەو ماسی بۆ دەبوو بە قەبر و گۆڕ و دەربازی نەدەبوو کەواتە لە یونوسدا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمە پند و عیبرەت هەیە کە خۆڕاگر بین پشو درێژ بین و دەستبەرداری کارەکەی خۆمان نەبین لەژێر زەخت و فشاردا بە بیانووی زەخت و فشار بەڵکو شان لە بن باری بەرپرسیارەتی دەرنێنین و ئەرچی خۆمان بە باشترین شێوە بەجێ بێنین تا خوای پەروەردگار دەری و خێر دەکات یاخو خەڵکەکەمان بۆ دێتە سەر ئەو ڕێی کە خۆشیان و ئێمەش بەختەوەر بین لێرەدا دێنە کۆتایی ماڵقەیەمان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين